ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی ئەڕۆیانی هاوکارم هاتوومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەیانیەی 191 پارێزەری کورد بۆ پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان. بێبەشکرانی عیسا ئیبراهیم زادە لە دەرمان لە زیندانی نەغەدە. دەست بەسەرکردنی مامۆستایەک لە پاوە و ناڕوونی چارەنووسی ڕۆژنامەوانێک لە مەهاباد. کۆبوونەوەی بەردەوامی چالاکانی سیاسی باکووری کوردستان لە سنووری ڕۆژاوە. کۆبوونەوەی 5,000 کەسی کرێکارانی ئەرکانی سالس لە پارسی جنوبی. ناڕەزایەتی کرێکارانی بێکارکراو لە کارخانەی داروگەر. ڕوخانی خانووی شارۆمەندانی بەلوچ لە زاهێدان و لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانەکانی گۆناباد و مەشەد. بەیانیەی 191 پارێزەری کورد بۆ پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی چوارشەممە 5 بەفرانباری 1403 هەتاوی 191 پارێزەری خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە نامەیەکدا ڕوو لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان خوازیاری پاڵپشتی لە ڕۆژاوای کوردستان بوون. پارێزەرانی سربەخۆی ڕۆژهەڵاتی کوردستان لە بەیاننامەکەیاندا وێڕای ئاماژەدان بە پێشینەی کاریان لە بواری پارێزگاری لە مافەکانی مرۆڤ و دۆخی ئاڵۆزی سووریا و دەستێوەردانەکانی تورکیا خۆ بەڕێبەرایەتی ڕۆژاوای کوردستانیان تاکە سیستمی پێشکەوتوو لە ڕۆژهەڵاتی ناوڕاست ناوبردوو ڕایانگەیاند کە تەنیا هێزێک کە مافی ژنان و کەمینە ئاینی و نەتەوەیەکان لە بەرچاوگرتووە یەکسانی لە نێوان هەموو چین و توێژەکانی کۆمەڵگای دابین کردووە خۆ بەڕێبەرایەتی باکوور و ڕۆژهەڵاتی باکووری سووریایە و ئەبێ پشتیوانی بکرێت. واژۆکارانی و بەیاننامەیە لە چەند خاڵدا ڕیزی داواکاریەکانیان پێشکەش بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کردووە و خوازیاری پاراستنی ئازادی و کەرامەتی مرۆڤەکان لە ڕۆژاوای کوردستان لە بەرامبەر دەوڵەتی فاشیستی تورکیا و گروپە جیهادیەکان بوو. بێبەشکرانی عیسا ئیبراهیم زادە لە دەرمان لە زیندانی نەغەدە. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان عیسا ئیبراهیم زادە چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی نەغەدە لەلایەن بەرپرسانی ئەو زیندانەوە لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کراوە. عیسا ئیبراهیم زادە چالاکی کرێکاری خەڵکی شنۆ ڕۆژی 30 سەرماوەز و هاوکات لەگەڵ ناڕەزایەتیەکانی بزوتنەوەی ژینە لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر کرا. ڕۆژی 22 بەفرانباری 1401 بەدانانی وەسیقە ئازاد کرا، بەڵام دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبە نایارەکانی ڕژیم بە 5 ساڵ زیندان مەحکوم کرا کە 4 ساڵی بۆ جێبەجێ کراوە. ئەو چالاکە کرێکاریە لە زینداندا تووشی نەخۆشی بووە و پێویستی بە وەرگرتنی چارەسەری پزیشکی لە دەرەوەی زیندان هەیە، بەڵام لەلایەن بەرپرسانی زیندانی نەغەدەوە لە دەستڕاگەیشتن بە دەرمانی پێویست بێبەش کراوە. دەست بەسەرکردنی مامۆستایەک لە پاوە و ناڕوونی چارەنووسی ڕۆژنامەوانێک لە مەهاباد. بەپێی راپۆرتەکان مامۆستایەکی ناڕازی سەردەمی شۆڕشی ژینا لە شاری پاوە بە ناوی محەممەد محەممەدی لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر کراوە و چارەنووسی ڕۆژنامەوانێکی خەڵکی مەهاباد بە ناوی کەماڵ مەسعودی پاژڕەفاندن لەلایەن ئیدارەی تڵعاتەوە بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژی سێشەممە 4 بەفرانبار مامۆستا محەممەد محەممەدی خەڵکی گوندی میراولی سەر بە شاری پاوە لەلایەن ئیتلاعاتی سپای پاسدارانەوە دەست بەسەر کراوە. ئەو مامۆستای نییە لە سەردەمی شۆڕشی ژینا پشتیوانی لە خۆپێشاندەران کرد و بەو بوونەوە لە کارەکەی دوورخرایەوە. لەلایەکی دیکەوە ڕۆژنامەوانێکی خەڵکی مەهاباد بە ناوی کەماڵ مەسعودی ماوەی 25 ڕۆژە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. بەوتەی سەرچاوە خۆجێیەکان بە دوواداچوونی بنەماڵەیە و ڕۆژنامەوانە تا بە ئەمڕۆ هیچ جاکامێکی نەبووە و کەماڵ مەسعودی لە دەستڕاگەشتن بە پارێزەر و پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە.
گواستنەوەی دوو بەندکراوی کوردی مەحکوم بە ئێدام بۆ بەندی تاکە کەسی زیندانی جیرۆفت. دوو بەندکراوی کورد بە ناوەکانی ئەسعەد ئەمینی ببورن ئەسعەد ئەمینی خەڵکی سەردەشت و سامان فەخری خەڵکی بانە ڕۆژی سێشەممە چواری بەفرامبەر بە مەبەستی جێبەجێکردنی سزای ئەعدام ڕەوانەی بەندی تاکە کەسی زیندانی جیرۆفت کراون. بە پێی زانیاریەکان بڕیار بووە بەیانی ڕۆژی پێنجشەممە حکمی سێدارەی و دوو بەندکراوە لە زیندانی جیرۆفت جێبەجێ بکرێت. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری لە سێدارەدانی ئەسعەد و سامان بڵاو نەکراوەتەوە و دیار نییە حکومەکەیان جێبەجێ کراوە یان نە. درێژەی مانگرتنی معەلیمان و کارمەندان لە هەرێمی کوردستان. ڕۆژی پێنجشەممە شەشی بەفرامبەر معەلیمان و کارمەندانی هەرێمی کوردستان بۆ چەندەهەمین ڕۆژی بەردەوام دژ بە نەدانی موچە درێژەیان بە مانگرتندا. بە پێی راپۆرتی شۆڕای ناڕەزایەتی معەلیمانی هەرێمی کوردستان کارمەندانی هەرێم داوایان لە حکوومەتی فێدراڵی عێراق کردووە حەق دەستەکانیان میلی بکرێت و بخرێتە ئەستۆی دەوڵەت تاکو بتوانن لە ڕێگەی بانکی فێدراڵەوە حەق دەستەکانیان لە کاتی خۆیدا وەربگرن. نوێنەری معەلیمانی ناڕازی لەو بارەوە ڕایگەاندووە کە کەمپینێکیان لە شارەکانی سلێمانی، هەڵەبجە، گەرمیان، ڕاپەڕین، کۆی سەنجاق، کەرکووک و چەند ناوچەی دیکە دەست پێ کردووە و تا ئەو کاتەی پەرداختی موچەکانیان ئەخرێتە سەر کارمەندانی فیدراڵی درێژە بە چالاکیەکانیان دەدەن. کۆبوونەوەی بەردەوامی چالاکانی سیاسی باکووری کوردستان لە سنووری ڕۆژاوە. ڕۆژی چوارشەممە پێنجی بەفرامبەر چالاکانی سیاسی و مەدەنی قامیشلو و بەزوتنەوەکانی باکووری کوردستان لە سنووری کۆبانی درێژیان بە مانگرتن دژ بە دەوڵەتی فاشیستی تورکیادا. بەشداربوانی ئەو چالاکیانە ماوەی 13 ڕۆژە لەسەر سنوورەکانی ڕۆژاوای کوردستان مانیان گرتووە و هەموو ڕۆژێک دەشت بە هێرشی دەوڵەتی تورکیا و گروپە جیهادیەکانی سەر بە وڵاتە بۆ سەر ڕۆژاوە خۆپێشاندانەکەن. چالاکانی سیاسی و مەدەنی باکووری کوردستان داوا لە کۆمەڵگەی جیهانی دەکەن کە لە ئاست پێشێلکاریەکانی دەوڵەتی تورکیا لە ڕۆژاوای کوردستان بێدەنگ نەبن و ڕێگە لە ژێنۆسایدی کوردان لەلایەن پاشماوەکانی داعش لە کۆبانی بگرن. کۆبوونەوەی 5,000 کەسی کرێکارانی ئەرکانی سالس لە پارس جنوبی. ڕۆژی پێنجشەممە شەشی بەفرامبەر کرێکارانی ئەرکان سالسی شاغڵ لە پاڵاوگەکانی پارس جنوبی بۆ چەندەهەمین ڕۆژی بەردەوام دەست بە دۆخی خراپی پیشەی و مەعیشەتی کۆبوونەتەوە. بە پێی راپۆرتەکان 5,000 کرێکاری ئەرکان سالس لەو کۆبوونەوەدا بەشداریان کردووە و بە وتنەوەی دروشت خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، هاوسان سازی حەقدەست و وەلانانی جیاوازی، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار، 14 ڕۆژ پشودان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەست، وەلانانی پەیمانکار، لەسەر کارلابردنی بەرپرسانی ناکارامە و هەروەها دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی و بیمەی تەکمیلی بوون. ناڕەزایەتی کرێکارانی بێکارکراو لە کارخانەی داروگەر. بەیانی ڕۆژی پێنجشەممە شەشی بەفرامبەر 150 کرێکاری بێکارکراو لە کارخانەی داروگەری تاران لە ئاست نەدانی حەقدەست و ناڕوونی چارەنووسی پیشەییان ناڕەزایەتیان دەربڕیوە. بە وتەی کرێکاران 150 کارگەری ئەو کارخانەیە بەدە بۆ 25 ساڵ پێشینەی کاریەوە بە بیانۆیی کێشەی دارایی لەسەر کار دەرکراون و ماوەی 18 مانگە بیلا تەکلیف ماونێتەوە. بە پێی زانیاریەکان کرێکارانی بێکارکراو چەندین مانگ حەقدەست و سەنەوات و پاداشی دواکەوتویان هەیە و خاوەنکار لە پەرداختی داخوازیەکانیان خۆ دەبوێرێت. ڕوخانی خانووی شارۆمەندانی بەلوچ لە زاهدان. بەیانی ڕۆژی چوارشەممە مامورانی شارەداری و هێزە ئینتزامیەکانی ڕژیم لە شاری زاهدان هێرشیان کردە سەر ناوچەیەکی هەژارنشین و خانووی خەڵکیان بەسەریاندا ڕوخان. لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی بە بیانووی بەڕێوەبردنی پرۆژەی موکران و جێبەجێکردنی هەزاران غەیرەبوومی لە پارێزگای سیستان و بەلوچستان دەستی داوەتە داگیرکردنی زەوی و مڵکی خەڵکو و بە هەزاران شارۆمەندی بەلوچ ئاوارەی ناوچەکانی دیکە کراون. ئەگەری لە سێدارەدانی چەند بەندکراوی ژن لە زیندانی قەرچەک. 1
ژیلا بەنی یاعقوب ڕۆژنامەوانی خەڵکی تاران ڕۆژی چوارشەممە 5 بەفرانبەر ڕایگەیاندووە کە ئەگەری هەیە چەند بەندکراوی ژن بە بیانووی سێکس لە دەرەوەی هاوسەرگیری لە سێدارە بدرێن. ئەو پارێزەرە لە پەیامەکەیدا وتی کە لە زیندانی قەرچەکی وەرامین ژمارەیەک ژن بوونیان هەیە کە بە بیانووی سێکس لە دەرەوەی هاوسەرگیری سەرەتا بە سەنگسار مەحکوم و دوجار حکومەکەیان بۆ ئەعدام گۆڕاوە. ئەو بەندکراوانە لە دەستڕاگەشتن بە پارێزەری سربەخۆ بێبەش کراون و چاوەڕێی جێبەجێکردنی سزاکانیانن. ژیلا بەنی یاعقوب لە پەیامەکەیدا داوای لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کردووە ڕێگە لە بەکردەوە دەرهاتنی حکمی ئەو بەندکراوانە بگرن. لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانەکانی گوناباد و مەشهەد. بەیانی ڕۆژی چوارشەممە 5 بەفرانبەر حکمی ئەعدامی 5 بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی گوناباد و مەشهەد بەڕێوە چووە بەندکراوێکی مەحکوم بە ئەعدام لە زیندانی قەزل حەساری کەرەج لە ڕێگەی خواردنی حەب کۆتایی بە ژیانی هێناوە. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ 5 بەندکراو لە زیندانەکانی گوناباد و مەشهەد بە ناوەکانی عەبدوڵڵا ناڕووی تەمەن 35 ساڵ، حسێن سالارزەهی تەمەن 45 ساڵ، جەواد غەفاری تەمەن 35 ساڵ، ئەحمەد غۆفران تەمەن 43 ساڵ و عەبدوڕەحمان ئیسحاق زەهی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. لە هەواڵێکی دیکەدا بەندکراوێکی خەڵکی کوردەشت بە ناوی محەممەد کوشکی کە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر بە ئەعدام مەحکوم کرابوو لە زیندانی قەزل حەساری کەرەج بە داوای لێبوردنەوە لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتایی بە ژیانی خۆی هێناوە. کۆبوونەوەی کرێکاران و کەشاوەرزانی کوبایی دژ بە ئەمریکا. ڕۆژی چوارشەممە هەزاران کەشاوەرز و کرێکاری خەڵکی کوبا دژ بە گەمارەکانی ئەمریکا بۆ سەر وڵاتەکەیان ڕۆژانە سەرشەقام و خۆپێشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان هەزاران کرێکار کەشاوەرز و خانەنشینکراوی خەڵکی کوبا دژ بە ئیدامەی تەحریمەکانی ئەمریکا بۆ سەرە وڵاتەکەیان لە شاری هاوانە خۆپێشاندانیان کردووە و خوازیاری هەڵوەشاندنەوەی گەمارۆکان و دەرهێنانی دەوڵەتی کوبا لە لیستی وڵاتانی پاڵپشتی تێروریسم بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپێشاندانی عەلەویەکانی سووریا دژ بە دەوڵەتی جەولانی. ڕۆژی چوارشەممە 5 بەفرانبەر هەزاران شارۆمەندی عەلەوی لە شارەکانی قەرداحە، تەرتوس، حەما، لازقیە و گەڕەکی مەزەی دەمێشق دژ بە گروپی تەحریری شام و هەڵسوکەوتی جەنایەتکارانیان ڕژانە سەرشەقام و لەگەڵ چەکدارانی ئەو گروپە بە شەڕ هات. بەپێی راپۆرتەکان تێرۆریستانی تەحریری شام ڕۆژی ڕابردوو 5 کەسیان لە مەزارگەیەکی ئاینی ئەو گروپە کوشتووە و هێمە ئاینیەکانیان ئاگرداوە. پاش ئەو ڕووداوە هەزاران شارۆمەندی عەلەوی دژ بە دەوڵەتی تازە ڕژانە سەرشەقام بەڵام درانە بەردەست ڕێژی گولە و چەند خۆپێشان دەرکوژران و بریندار بوون. بە دوای توندوتیژی چەکدارانی تەحریری شام مامۆستاینیەکانی عەلەویەکان فەرمانی جیهادیاندا و شەڕێکی قورس لە لازەقیە و تەرتوس ڕۆیداوە و 34 چەکداری تەحریری شام کوژراون و دەیان کەس بریندارن. وەڵە بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.